بۆڵا خەریکە گەرێک دوو ڕۆژیکەوە بێ ئاڵا نامێنێ لە کوردستانە لە خۆپشاندانەکان بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا خواسی زۆر لەسەر ئاڵای کوردستان هەیە ئەمە وای کردووە کە نرخی ئەم ئاڵایە لێسەدا گۆڕانکاری بەسەرابێت و نرخەکەی بەرز بێتەوە ناتومەتە لای کاک پێشەوە کە خۆی کار لەو بابەتانەیە کات و وابزانم لە وڵاتی چینیشەوەمە ناهێنن گار بێش ئاسڵاو لێ بێ بەخێبن سەر و نرخی ئاڵای کوردستان زیای کردووە چۆنە پێشەکی ڕۆژاوا سەرکەوتۆ بێ ئیشەڵا ئەوە باەم و دنیاتی جارە پێش هەموو شتێک کوردایەتێ بێ بکەین خۆمان کوردین ئەمە لە وڵاتی سینەوەیەت اینجا ئاڵا خۆی عادەتەن یەک شتەیە لە کوردستانی خۆمانە شتێکە ڕغبەتی زۆر بوو گرانە بێ بەزە تا لای من هەبێ هەتا لای من بمێنێ گرانبوونی نییە گرانبوونی نییە ساری یەکەمم چۆنە و ئێستا شەمەر ئاوسارەیە باشە بۆ لە بازارە گران بووە خۆی وەکو پێم وتی شتێکە ڕغبەتی زۆر بوو خەڵک زۆر کڕی خۆی چارەکەی بەرزە بێتەوە سەبوون ئەم ئاڵایی پشتەوە کەمە زۆر زۆر باو زۆر خەڵک بەدەستێوێتی لەم حەجمە ئەمە نرخی چەند بوو لە پێشتە ئێستا بەچانە لە بازارە من هەلای من هەر بە 5,000 لە دەرەوە لاچە بێ بە 7 و 8 و 10 ئەوە لە ئەوانەی کە بە دەستگێڕی فرۆشن دووکانار تاکو بتوانێ سعرەکەی مەحدودە یعنی ئەوە نییە بڵێ سعرێکی گران بکە ئەمە چەند ڕۆژ ئەوە نرخەی گۆڕاوە وەڵای هەمی دوو ڕۆژەوەی لاتوە ئارە بەخوا خەڵکە پێویستی بێ گرانیەکان گرانیەکان ئەرەوەڵا بەدێ بە ناگرانی ناکەن ئێمە خواست لە سەوی چۆنە خواست لە ڕۆژی ئاڵا کە ڕۆژی ئاڵا ڕۆژێکی پیرۆزە لە لای هەموو کورد زیاترە ئەم ساتی ئێستا ئاسامینی ڕۆژئاوا زیاتر وەک لە ڕۆژی ئاڵای کوردستان وای کردووە کە ئەزمە دروست بکات و ئاڵا لە بازارە نامێنێ بۆڵا خەریکە گەرێک دوو ڕۆژیکەوە بێ ئاڵا نامێنێ لە کوردستانە لە سلەیمانیە ئارەوەڵا وابزانم ئارە بەخوا تا ئێستا گەورەترین ئاڵا کە دروستان کردبێت حەزمەکەی چەندێ بۆ ئارەزوی خۆتانی توانین ئێمە تا 5 مەتر توانین بینکەین دوای توانین بین لێک و دروستیکەین دەسە گەورەترین کە دروستان کرد بێت 5 مەتر 5 مەتر درێژی بەڵێ ئەی بۆ پانی 2 مەترە چەند شێوازی ئێستا نەوە بزانم وەکو ویشاحوان ئەوەی ملپێچ نەمانە ملپێچمانەیە ئاڵای دەسیمانەیە ئاڵای سەربانمانەیە ئاڵای سیارەمانەیە سەرسنگمانەیە هەموو شتێکمانەیە ئەمانە تەبع کراون تامی تەبع کراوە تەبعکراوی سینە بەڵێ یعنی ئەوە نیکە بڵێ دووراو بێت و سێ پارچە بێت و خۆرەکەی پێوە بێت دووراو ئەوە زۆر گرانەکە دانی 15,000 نارەکە دای 15 بەخوا دوکانەکەم بە ئەو تۆزی ببڕ دوای بۆ ناو دوکانەکەم تڕەشعی زۆرە دوکانەکە چه حەجمێکی زۆر خواستی لەسەرە هەمی خواستی لەسەرە چونکە زای بۆ چێمی خواستی لەسەرە برا ئێستا کە ئەمە نەما خەڵکیاتە خویاتە دەستیەکە نەما خویاتە سیارەکە نەما خویاتە من پێچەکە عنی هەمووی ڕەبتن بێکەوە بەس خواستی زۆر کە لەسەری بێ گەورەکەیت بۆ سەر شانە بێ و بۆ ئەکرێ بە جامانە و ئەمانە بەس خواست دەسەر هەرمێتی کە ئەمە نەماچێتە سەر ئەو نەماچێتە بۆ ئەوی کانیانی هەمووی ڕەبتن بێکەوە